بەو کەسانە دەڵێم کە شەو و ڕۆژ خەریکی گوناه و تاوانن، بەو کەسانە دەڵێم پەنا بەخوا نوێژ ناکەن یا لە نوێژەکانیانە سارد و خەمساردن، بە تایبەتی نوێژی بەیانی. بەو کەسانە دەڵێم پەنا بەخوا بەدڕەوشتی دەکەن و ڕیبا دەخۆن، بەو کەسانە دەڵێم کە شەو و ڕۆژ فەرمانەکانی خوا دەشکێنن. دڵنیا بن لەوەی ئەگەر تۆبە نەکەن و نەگەڕێنەوە بەلای خوا، ئەگەر ئینسان بەبێت تەوبە لەم دنیاە دەربچێ، وەڵڵاهی بێڕێزی بەرامبەر بە فەرمانی خوا بکات، حساب بۆ فەرمانەکانی خوا پێغەمبەری خوا نەکات صلی الله علیه وسلم لەسەر ئەم زەویە، خوای گەورە لە ژێر زەویدا و لە ناو زەویدا عاقڵی دەکات. خوای گەورە میهرەبان بە چەندەها جۆر سزای دەدا، بەڵام لە کاتێکە پەشیمان دەبێتەوە بەڵام هیچی پێ ناکرێت. بۆیە ئەمڕۆ پێویستە پەشیمان بیتەوە. وەڵڵاهی ئەمڕۆ هەر کەسێک لە ئێمە تاوانبار و بێتاوان، بەس مناڵەکانە ئەوانەی کە تاوانیان نییە، گەورە و بچووکمان، دەوڵەمەند و فەقیرمان، دەسەڵاتدار و بێدەسەڵاتمان، خواناس و خوانەناسمان، ئەمڕۆ دەڕۆینە گۆڕستانەکان، بە دوای جەنازەیەکدا دەڕۆین، ئیزنمان پێ ئەدرێ بگەڕینەوە لە گۆڕستانەکە دەربچین، بەڵام ڕۆژێک دێت دەڕۆین ناو ئەو گۆڕستانە و ئەو گۆڕەوە هەتا ڕۆژی قیامەت ئیزنمان پێ نادێ بە دەرچوون. کەواتە بزانە ئەمڕۆ چی بۆ خۆت دەکەی، ئەو ڕۆژە لە پێشمانە. ئەمڕۆ دەڕۆینە گۆڕستان، بە دوای جەنازەیەکە دەڕۆین و دەگەڕینەوە، بەڵام ڕۆژێک دێت جەنازەکە خۆمانین و گەڕانەوەمان نییە هەتا ئەو ڕۆژێکە قیامەت دێ، ئەو ڕۆژە ئێمە لە گۆڕەکانمان دەرئەچینە دەرەوە. جا پێویستە باش و خراپمان خۆمان بە ئەو ڕۆژە ئامادەکەین. ئەمڕۆ بە پێی خۆمان، بە پێیەکانی خۆمان دەڕۆین ناو گۆڕستان، بەڵام ڕۆژێک دێت لەبان شانی خەڵکی دەمان بن بۆ ناو گۆڕستان. ئەومان لەبیرە کەس ئینکاری ئەو ڕاستیە دەکات، کەواتە پێویستە خۆمانی بۆ ئامادەکەین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ لە هەموو کەسی عاقڵتر ئەو کەسەیە خۆی بۆ دوای مردنی ئامادە دەکات. ئەو مرۆڤێکی عاقڵ و ڕۆشن بیرە، ئەو مسەقەفە وە تێگەیشتووە، نەک ئەوەی ڕێگای خوای بەرداوە. پێویستە هەمومان تۆبە بکەین. ئەوانەمان خراپین، واز لە خراپە بێنین، ئەوانەمان چاکین، چاکتر بین، چونکە وەڵڵاهی ڕاستیەکەی خۆشەویستان هەمومان پێویستە بیزانین. وەڵڵاهی دەمرین، هیچ مەجالێکی تێدا نییە. وەڵڵاهی لەسەر گۆڕەکانمان گیا سەوزە بێ، دڕک سەوزە بێ، وەڵڵاهی گۆڕەکانمان پڕ دەبێ لەسەر لە پوش. دەی ئێستا هەر کەسێک لە ئێوە دوای نوێژی جومعە بڕۆن یا هەر کاتێکی تر بڕۆن بۆ سەر گۆڕی ئازیزەکان و خۆشەویستەکانتان، هەمووی گیا سەوز بووە لەسەری دڕک، لەسەر گۆڕەکەمان، گۆڕی کەسوکارەکەمان سەوز بووە، ئێمەش بە هەمان شێوە ئەو ڕۆژە دێتە پێشمان. بەخوا ئەو گیایە دوایی دەبێتە پوش، بەخوا پوشەکەش لەبان گۆڕەکەمانە و جاری وایە دەسووتێنرێت. ئەوە ژیانی دنیاە. ڕۆژێک دێت بە بێناز، بە بێ کەس دەمانخەنە ناو گۆڕێکەوە، لەبان گۆڕەکەشمان هەموو شتێک هەیە، بەخوا هیچ پاک و خاوێنیەک لە دەوروبەری گۆڕەکەی ئێمەدا نییە. بەخوا ڕۆژی گیایە، ڕۆژی دڕکە، ڕۆژی پوشە، ڕۆژێ تەپوتۆزە، نایلۆن لەبان گۆڕەکەمان دەوەستەیە، کارتۆن لەبان گۆڕەکەمان دەوەستەیە. بەخوا هەموو شتێکی پیس لەبان گۆڕەکەمان دەبێ و ناشتوانین لای بەرین، وەکە سوکارەکەشمان نایە بە دەورمانە. لەوانەیە ماوەیەک هەتا ماوەیەک تۆزێک بێن بە دەورمانە، چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هیچ منظەرێکم نەبینیوە، هیچ وێنەیەکم نەبینیوە لە گۆڕ ترسناکتر بێ. بەخوا بچینە سەر گۆڕی خۆشەویستەکانمان، ئەو واقیعەت دەبین کە هەمووی ئێستا بەهار گیای بەسەریەوە سەوزە بێ، دوایی دەبێتە پوش و دڕکیش بەسەریەوەیە. کەواتە ئەوە ژیانەکەی ئێمەیە، ئەو کۆتایی ئەم ژیانەی ئێمەیە. ئەمڕۆ پێویستە خۆمان ئامادەکەین، چونکە ڕۆژێک دێت گژوگیا لەبان گۆڕەکەت سەوزە بێت. ئەو کاتە کەسوکاریشی لەبیرت دەکەن. وەڵڵاهی هەر چەندێک ڕوتبەمان بەرز بێ، پارەمان زۆر بێ، هەر چەندێک خەڵکی قەدر و ڕێزمان بگرێ، هەر چەندێک جوان بین،
هەرچەندێ بەهێز بین و باڵەکان و عەزەڵاتەکانمان هەڵسێتەوە بە دڵنیاییەوە ڕۆژێک دێت لە بیر دەکرین کە سوکارمان لە بیرمان دەکات. ئێستا چەندێک لە ئێوە گۆڕی باپیری خۆی دەزانێت لەکوێیە، گۆڕی نەنکی خۆی دەزانێت لەکوێیە. بەخوای سەلانێ زۆربەتان نەزانن، بەخوا لەوانێ زۆربەمان هەر نەزانین. بەخوا گۆڕەکانی باوکمان کە مردووە خوا لیان خۆش بێ، یا دایکمان کە مردووە یا کە سوکارمان هیواتیایە بە ساڵی شەبێ نەچۆتە سەر گۆڕەکەی کە سوکارەکەی خۆی، باوکی خۆیەتی دایکی خۆیەتی. بۆیە شانازی بە هیچ شتێکی خۆتۆ مەکە. وا نەزانی لە پێشی سارێکی جوان و دانیشتی و لێت خوڕی ئیتر تۆ هەر بخۆت ئاوا دەمێنیتەوە. وا نەزانی دەسەڵاتێکت هەبوو هەر دەمێنیتەوە، وەڵا ڕۆژێک دێ هەر لە بیر دەکرێی. بەڵام ناوێکی جوان لە دوای خۆت بەجێ بهێڵە، کردەوەیەکی جوان لە دوای خۆت بەجێ بهێڵە، ناوبانگێکی جوان لە دوای خۆت بەجێ بهێڵە بۆی خەڵکی دوعای خێرت بۆ بکە، بۆی خەڵکی بڵێن خوایە لە فڵان کەس خۆش بە و ڕەحمەتی خوای لێ بێت. خەڵکی شێ بەنا بەخوا لە دوای مردنی خەڵکی ئاوای بۆ دەکات، ئەلحەمدوللا فڵان کەس مرد. ئەوە بەدبەختیە ئینسان لەم دنیاە دەربچێ پەنا بەخوا خوا بمان پارێزێ بە جۆرێک بمرین خەڵکی ئەلحەمدوللا بکە، بەڵام مەبەستی ئەوە نەبێ سپاسی خوا بکە لەسەر قەزا و قەدەرەکە، لەسەروی کە ئێمە ڕۆشتین. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم مرۆڤی وایە دەمرێ يستريح منه العباد والبلاد والشجر والدواب. خەڵکی وایە دەمرێ خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئیسراحەتەکە لە دەستی، وڵات ئیسراحەتەکە لە دەستی، وڵات، دار، گیان لەبەران. کەواتە ئاوە کارە ساتە ئینسان بمرێ بە جۆرێک ڕۆحدار و بێڕۆح لە دەستی نەجاتی بێت. ئەوش بۆیە کە ئینسان ناوێکی ناشرینە دوای خۆی بەجێ بهێڵێ. بۆیە دڵنیابە لە بیر دەکری، بۆیە ناوێکی جوان لە دوای خۆت بەجێ بهێڵە، چونکە هەر دەمریت هیچ مەجالی تیانە. بۆی ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیفەرموو وەجعل لی لیسانە صدق فی الآخرین، خوایە ناوێکی جوان بە من ببەخشە لە دوای خۆم خەڵکی دوعای خێرم بۆ بکات، خەڵکی بە چاکە ناوم بهێنێ. ئەوە زۆر گرنگە. خەڵکی عاجز نەکەی، قسەت ڕق و ناخۆش نەبێ، بێڕێزی بەرامبەر بە خەڵکی نەکەی، چونکە ڕۆژێک دێت لە بیر دەکری بە دڵنیاییەوە. یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی، خوایان ئاخرمان بەخێر بگێڕی. ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان، ئەو دنیایی کە ئێمە ئێستا تێیدا دەژین ناونیشانەکەی چییە؟ ئەو دنیایی کە ئێمە خۆمان گوناهبار دەکەین لەسەری، جەنگ لە پێناوی ئەم دنیادا دەکەین، گوناه و تاوان دەکەین، خوا لە خۆمان تووڕە دەکەین لەبەر ئەم دنیایە. ناونیشانی دنیاش ئەوەیە خوای گەورە دەفەرمێ كل من عليها فان، هەر چی لەسەر ئەم زەویە بێ ئەبێ بمرێت. ئەوە ناونیشانی دنیایە، هەمووی دەبێ ئەم دنیایە بەجێ بهێڵێ. بەڵام ناونیشانی قیامەت چییە؟ ناونیشانی قیامەت بە هیچ شەوانەوە خوای گەورە دەفەرمێ خالدینە فیها حەسونەت مستەقەڕا ومقاما. ئەوەی لە بەهەشتا بێ بە هەتایی دەمێنێتەوە، لە باشترین و خۆشترین جێگادایە. کەواتە ژیانی دنیا کۆتایی دێ، بەڵام قیامەت کۆتایی پێ نایە. بۆیە ئەمڕۆ هەڵی بژێرە کام ژیانت دەوێت. ڕێگای خوات بەرداوە بگەڕێرە بۆ ڕێگای خوا، خوات لەبیر چووە بگەڕێرە بۆ ڕێگای خوا. خوای گەورە بە بیری خۆت بهێنەوە، چونکە دڵنیابە هەرچەندێک بەهێز بی، هەرچەندێک دەوڵەمەند بی، هەرچەندێک بەقووت بی، هەرچەندێک دەسەڵاتدار بی، ڕۆژێک دێت لە کفن دەتپێشنەوە. جاکام دنیای هەڵبژێنی بۆ خۆمان، دنیایە کە کۆتایی پێ دێ و سیقەی نییە، کە ئەمڕۆ چەند کەس وەکو من و تۆ ئێستا حالین زیندۆ و دەجوڵێت، بەڵام ئێوارە لەناو گۆڕایە. ئەمە هەڵبژێرین باشە، یا ژیانێک کە کۆتایی پێ نایە، بە خۆشی بە شادی بەبێ خەم و خەفەت و کێشە و مشکیلە. ئەگەر خۆشیت دەوێ، ئەگەر دەتەوێ، ئێستا کەسێک لە ئێمە زۆر جار مناڵێک دەبینین خۆزگەی پێدەخوازین، ئەڵێن بەخوا بۆ خۆی مێشکی سافە، خەمی نییە، خەفەتی نییە،
کێشەی نییە. ئەوانەمان گەورن حەز ناکەین مناڵ بینەوە، حەز ناکەین وەکو مناڵ بێ کێشە بین، بەڵام نابێت. بەڵام لە بەهەشتا مناڵ چییە؟ ئەوەی خەم بێ، ئەوەی خەفەت بێ، ئەوەی ڕقوچینە بێ، ئەوەی حەسادەت بێ، ئەوەی نەخۆشی بێ، ئەوەی کێشە بێ، ئەوەی فەقیری بێ، هەژاری بێ. هیچ شتێک لە بەهەشتا نییە. بە ملیۆنەها ساڵ لەگەڵ خێزانەکانی خۆتا ئەژیت، وشەیەکی ناخۆش لەیەکتری نابیستن. هیچ کێشەیەکت نییە. ئەوە ژیانی دنیای، ئەوش قیامەتە. بۆ خۆت ئەمڕۆ دەتوانی هەڵی بژێری. بۆی ئیمامی ئیبن قەیم ڕەحمەتی خوای لێبێت دەفەرمێ عەبد هەموو بەندەیەک شەقەی باڵی دێ و دەڕوات، ئیتر یا بۆ بەهەشت یا بۆ جەهەنەم. ئەوە کۆتایی ئەم ژیانەیە. فەریق فی الجەنە وفەریق فی السەعیر. خوای گەورە دەفەرمێ کۆمەڵێ بۆ بەهەشت، خوای گەورە کەسانەمان بگیڕێ کۆمەڵێکیش بۆ ناو ئاگری دۆزەخ. ئێمە ئێستا حالێن لە ژیان داین، بەڵام دوای مردنمان دەبینە دوو بەشەوە. جا پێویستە کام ڕێگامان پێخۆشە بەهەشت یا دۆزەخ دەبێ ئەو ڕێگایە بگرین. بێگومان کەس دۆزەخی پێخۆش نییە بەدەمی، بەڵام بەکردەوەش 20 فەرمێنە کە تۆ بەرناتێ بڕۆی بۆ دۆزەخ. زینا مەکە، واز لە نوێژ مەهێنە، ڕیبا مەخۆ، خوشکی بەڕێزم خۆت ڕوت مەکەرەوە، سرت پۆشتە بێ، باگیانت پۆشتە بێ، بە شەرم و بە حەیاوە بژی، چونکە دڵنیابە ئەم ژیانە هەر کۆتایی دێ. هەرچەندێ جوان بی بەخوا ڕۆژێک دێ ناشرین دەبیت لای خوای گەورە ئەگەر کردەوەی خراپت هەبێ. هیچ کەسێک لە ئێمە خۆشەویستان با تەکەببوری نەبێ بەرامبەر بە عیبادەتی خوا. خۆت بە گەورە مەزانە، وا نەزانی پێویستت بە عیبادەتی خوا نییە. وەڵڵاهی ئەوە چاک چاک بزانە. ئەو کەسەی کە پەنا بەخوا زینا دەکەی، عارەق دەخۆی، خراپەت دەکەی، سافیرەی، نوێژ ناکەی و دەیکەی و نایکەی، لە خۆت بایی مەبە، چونکە وەڵڵاهی ژیان لە دوای من و تۆ کۆتایی پێ نایە. ئەو خاڵە زۆر ئاگاداریم. هەندێک کەسێ زۆر لوتی بەرزە، وا دەزانێ ئەم بوونەوەرە پەیوەندی بەوەیە، وا دەزانێ ئەم هەموو خەڵکە خزمەتکاری ئەوە. بەڵام باش بزانە بەخوای گەورە ژیان لە دوای مردنی من و تۆ ملیارێکی وەکو من و تۆش کۆتایی پێ نایە. ژیان ناوەستەیە. بەخوا دارەکان وەکو خۆیان بەری خۆیان دەگرن و گەڵای خۆیان دەگرن. بەخوا شەو و ڕۆژ وەکو خۆی دێ. بەخوا بازاڕەکان بەهۆی من و تۆ ناوەستەیە. کەسابەت بەردەوامە و ئیشوکار بەردەوامە. ئەوەی خاڵێکی زۆر گرنگە بزانین ژیان لەبەر خاتری هیچ کەسێک لە ئێمە ناوەستە. ئیتر بۆچی لە خۆمان بایی بین؟ خۆت بە گەورە مەزانە. پێویستە بەندایەتی بۆ خوا بکەی بۆی خوای گەورە لوتت نەشکێنێ. چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم حەدیثی صحیحدا ئەو کەسانی کە تەکەببوریان هەیە خۆیان بە گەورە دەزانن بەرامبەر بە عیبادەتی خوا، ئامادە نین بەندایەتی بۆ خوا بکەن، متەکەبیر و خۆبەزلزانن بەرامبەر بەخوا بەرامبەر بە خەڵکیش. لە ڕۆژی قیامەتە خوای گەورە ئەوەندە بچووکیان دەکاتەوە، حەشریان دەکات. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم شێوەیان شێوەی پیاوە، ئافرەتە، مرۆڤە، شێوەی مرۆڤە، بەڵام شکڵیان خەبارەیان بەقەد مێرو لە بچووکەکانە. یان خوا چۆن بچووک دەکاتەوە، ئەوەی خۆی بۆ خەڵکی بچووک کاتەوە و خۆی بە بچووک بزانێ خوا گەوری دەکات. ئەوەشی خۆی بە گەورە بزانێ بەرامبەر بەخوا پاشان بەرامبەر بە خەڵکی لە ڕۆژی قیامەتە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم خوا حەشری دەکا، بەڵام قەبارەی بەقەد مێرولەیەکی بچووک ئاو خوا زەلیل دەکات. کەواتە لوتبەرز نەبێ من دەوڵەمەندم نامرم، سیارەم جوانە، بەخوا نایخوات. کوا هەموو دەوڵەمەندی لەسەر زەوی هەبوون؟ کوا فیرعەونەکان؟ کوا ئەوانەی کە ئەهرامەکانیان دروست کرد لەکوێن؟ هەتا ئێستاش خەڵک نازانێت چۆن دروست کراوە. کوان لەکوێن چیان لێ هات؟ تۆ چی لە چاو ئەوانە؟ کوانی ئەوانەی کە لەم دنیادا ژیان ئێستا زۆرێک لە دیکتاتۆرەکان جەنگیزخان و سەتەهای وەکو ئەو ئێستاش کەس نازانێت گۆڕەکەی لەکوێیە. ئەوە ژیانی دنیاە. لە خۆت بۆچی بایی دەبیت؟ چەندها کەسە بوو دیکتاتۆر بوون، ئێستا لە وڵاتەکەی خۆیان شوێنێک نییە بە ڕەسمی بە ئاشکرا مەترێ بە 2 مەتر تیا بشارنەوە. جێ نابێتەوە لە وڵاتێکە بە ئاشکرا گۆڕەکەی تیا بێ، بەس شوێنی گۆڕەکەی. ئەوەی لە خۆی بایی بێ و خۆی بە گەورە بزانێ خوا لە دنیا و لە قیامەت زەلیلی دەکات، بچووکی دەکاتەوە. بۆیە هیچ شتێک شایانی ئەوە نییە خوا لە خۆت و ڕێگەی لە پێ ناویتە.
بەداخەوە ئێمە خۆمان تاوانبار دەکەین لەبەر خاتری ئەم دنیاە، لەبەر خاتری ئەم دنیاە ڕێگای خۆمان بەرداوە، وازمان لە عیبادەت و خواپەرستی هێناوە کەمیا زۆر، وازمان لە قورئان خوێندن هێناوە. بەڵام ئەوەش باش بزانین ئێمە لە پێناو دنیادا دەجەنگین، لە پێناو دنیادا خۆمان گونەهبار دەکەین. من ناڵم کەسابەت مەکە، کەسابەتی حەڵاڵ شانازیە، فەخرە، بەڵام حەرام مەخۆ، بەڵام فێڵ مەکە، غەش مەکە. کەسابەت شانازی بیکە، خوای گەورە فەرمانی پێت کردووە، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمانی پێت کردووە کەسابەت بکەی، ئیشی حەڵاڵ بکەی، بەڵام گرنگ ئەوەیە بە دزی و بە غەش و خیانەت کۆی نەکەیتەوە. ئەوە بزانین ئێمە لە پێناو دنیادا دەجەنگین، بەڵام کاتێکیش کە دەمرین ئەم دنیاە چی بە ئێمە دەبەخشێ؟ ئەگەر پێشمان ببەخشێ مەترێ بە 2 مەتر، ئەو قەبرەکەمان مەترێ پانە، 2 مەتریش درێژە ئەو پەڕەکەی، ئەم 2 مەتریش مربع، یعنی 2 مەتر مربع 4 گۆشە، لاشەکەی ئێمە لە بەشێکی ئەو 2 مەترا دەشارێتەوە. کەواتە ئەم دنیاە ئەوەت پێ دەبەخشێ. خۆ تووشی حرام مەکەم لەبەر مناڵ، نە مناڵ شایانی ئەوەی خۆتی بۆ تووشی گوناه بکەی، نە ژن و نە هیچ کەسێک. چونکە ڕۆژێک دێت خوای گەورە دەفەرمێ لە هەمویان ڕادەکەی، لە خێزانەکەت، لە کچەکەت، لە کوڕەکەت، لە دایکت، لە باوکت، لە برات، لە خوشکت، هەمووی ڕادەکەی. بۆیە هیچ کەسێک شایانی ئەوە نییە خۆتی بۆ بخەیتە ناو دۆزەخەوە. بۆیە قسەیەکی زۆر جوانە یاڵێ هەر کەسێک خۆی ببەخشێ بە دنیا هیچی پێ نابەخشێ ئیلا پارچەیەک زەوی نەبێت تایە دەف نەکرێت، مەتر بە 2 مەتر. ئەگەر خۆت بە دنیا ببەخشی واتە بەس خەریکی دنیا بیت، گوێت لەوە نییە خوا چی فەرمووە، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چی فەرمووە، بەس خەریکی دنیایت. ئەوە کاتێکش دەمری پاداشتەکەی تۆ ئەوەیە کە ئەم دنیاە زەویەکت پێ دەبەخشێ مەتر بە 2 مەتر، ئەگەر بە نسیبشت بێت. بەڵام هەر کەسێک خۆی ببەخشێ بەخوا، بۆ خوا بژی نەک بۆ دنیا، خوای گەورە بەهەشتێکی پێ دەبەخشێ، پانتایی ئەو بەهەشتە پانتایی ئاسمانەکان و زەویە. باشە مەترێ بە 2 مەتر زۆرە، یا بەقەت ئاسمانەکان و زەوی خوا مڵکت پێ بەدا. کەواتە هەر کەسێک بۆ خوا بژی وەڵڵا لە دنیا و لە قیامە ژیانی خۆش، چونکە تووشی هەر خۆشیەک دەبێ سپاسی خوا دەکە، ناخۆشی بەسەرا دێ سپاسی خوا دەکات، دەزانێ ئەمە تاقیکردنەوەی خوایە. بەڵام ئینسانی ئیمان زەعیف و خراپ و دۆڕاو لە خۆشیە دڵخۆش نییە زۆر جار، و لە خراپەدا و لە کاتی بەڵاو موسیبەتە زۆر خەمبارە، چونکە باوەڕی بە قەزا و قەدەری خوا نییە، بێتاقەتە بێ، خەمبارە بێ، بەرگەی ئەوە ناگرێت جاروایە خۆی دەکوژێ، بەڵام ئیماندار وا ناژی. کەواتە لە کۆتاییدا دەڵێم با ڕێگای خوا بگرین. ڕۆژێک دێت کۆتایی بە ژیانمان دێ، ڕۆژێک دێت دووبارەی دەکەمەوە لەسەر گۆڕەکانمان گژ و گیا و دڕک و داڵ سەوز دەبێ، و لە بیریش دەکرین. با ڕێگای خوا بگرین، خراپین با باش بین، باشین با باشتر بین، ئیهمالین بە خۆماندا بچینەوە، چونکە ڕۆژێک دێت لە پڕە فەرمانی خوا دێتە خوارەوە. هەموو ڕۆژێک، هەموو شەوێک خوای گەورە فەرمان دەکات بە مەلایکە ئەم شەو ئەوەنە خەڵک بمرێن، ناوەکانیان دەخوێنرێتەوە. کاتێک کە ناوەکانمان دەخوێنرێتەوە بۆ مردن، ئاگامان لە خوێندنەوەی ناوەکانمان نییە. بڕیارەکە دراوە لەسەرمان کە بمرین فڵان دەقە فڵان سەعات، بەڵام ئاگامان لەو بڕیارەی لەپڕێکە ئادەینە زەوی کۆتاییمان پێدێت. ئەوە ژیانی دنیایە. بۆیە خوا لە خۆت و ڕەمەکە بۆ دنیایەک و بۆ شتێکی کاتی. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجماعة والجماعات. يا ربي خوايا الشفاء نخوشكان من بدي، خوايا آخر من بخير بقيري، يا ربي خوايا قورك من بكي بباخرك لباخكاني بهشت يا رب العالمين، آخر من بخير بقيري، نرجو رجوع عبادت من ليقبول كي خوايا باراني برحمت من بباريني، خوايا قوتابی کان من لوانا کان انا سرکوتو کی اوانی که شو مشکلانی خواه باین حل کی باین آسان کی اوانی نخوشن شفاین بدی. آمین آمین آمین. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين. خوش بستان